سڵاوتان لێبێ شوێنەکەمان بریتێ لە هەوڵی نەشتەنگەری نەخۆشخانەی ئاسوودە تەمەنی نەخۆشەکەمان 4 ساڵە ئازاری دانی هەموو یەکێک لە هاوکیشەکانمان هەوڵیاوە کە دەماربڕنی دانی بۆ بکە بەڵام ناڵەکە دەمی نەکردوێتەوە بەڵام سەیری دەرەنجامی کارەکەکەن دەست خەدوەرە پێشەوە سەیری کە ئەمە هەمووی ئیلتیهاباتە سەیری ئەم هەموو گۆشتی ئیلتیهاباتەکە ئەمە تەمان پێشتر دەموچاوی مناڵەکە ئاوساوە لەبەر ئەوە بۆ گەشتە بۆم حاڵەتی کە ئێستا پێی گەیشتووە تکای من ئەوەیە مناڵەکانتان بە 1 ساڵی بێن بۆلامان بۆی کە نەهێڵی دەمودایان وای لێبێ تکای دووەم ئەوەیە کە مناڵ بریتیە نێ لە گەورەیە بە بچووکراوەی دنیای مناڵ و کاری مناڵ زۆری فەرقە و کاری تایبەتی خۆی هەیە مناڵێک کە ئەگری کە دەم ناکاتەوە نابێ هەوڵ بدرێ بە هۆشیاری کاری وە بکرێت چکەمە دەرەنجامی کارەکەیە ئازاری زۆر دەموچاو ئاوسان ئیلتیهاباتی زۆر و مەترسی بۆ سەر دڵ و مێشک و تەندروستی گشتی مناڵەکە ڕێز و حرمەتی دکتۆر موسا مەحجاب